ڕاچیە لە سەرەوانەی بە ناوی خۆپیشاندانەوە پەنادەبەنە بەرتوند و تیژی و هێرش دەکەنە سەردام و دەستگاکانی حکوومەت و لایەنە سیاسیەکان. خۆپیشاندان مافی تەواوی هەموو خەڵکی کوردستانە لە هەر شار و گوندێک و ناوچەیەکدا، بەڵام بەهێمنانەبی زۆر باشترە و لەسەر خۆبی تند و تیژی لێ نەکەوێتەوە و بارەگان نەسووتێندرێت، دەوایر نەسووتێندرێت، کەس خوێنی نەڕێژێ و داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بە زووترین کات وەڵامی خۆپیشاندان بداتەوە. خۆپیشاندان بکە برای بەڕێزم بیکە بۆ نایکەی ئازادی کارێکی نیشتیمانیە برای بەڕێزم، بەڵام وەڵاهی بە من باش نییە و کارە کەوا دام و دەستگاکانی حکوومەت تێک بدرێ و یان دام و دەستگاکانی دیکە حزبیەکان تێک بدرێت. برای منە حزبەکانیش هەر هەمویان هەمومان وەک برا ئیش دەکەین، ئیش بکەین داوەکو بەسەر هەموو دنیا بە هەموو جیهاندا بناسرێن ئەمە کەسانی کوینە. بەڕای شخصی خۆم مافێکی سروشتی هەر هاوڵاتیە کە داوای مافی شخصی خۆی بکە، مافی هاوڵاتی بوونی خۆی بکە، مافی ئەو مافانەی کە لە لای حکوومەتە و کە حکوومەت بە خاوەنی خۆی دەزانیتن داوای مافەکانی خۆی بکات، بەڵام بەو شێوەیە کە هێرش بکرێتە سەردام و دەستگا حیزبی حکوومیەکان یا مڵکی گشتی و تایبەتی، بەڕای شخصی خۆم ئەوە ناشتەوە قالبی خۆ پێشاندان و ممارسەکردنی حق و حقوقی خۆی داوا لە هاوڵاتیانیش دەکەم هەر خۆ پێشاندانێک کە هەبێت و داوای مافەکانیان بکەن بە ڕێگای ئاشتیانە و مەدەنیانە بەبێ ئاژەوەگێڕی و داوا بکەن. ئێمە هەمومان داوای ئەو داواکاریەمان هەیە و ئیشەڵڵا سەرکەوتو دەبین و سەرکەوتن بۆ کورد و کوردستان.